لە کابینەی نۆدا دەموچەی فەرمانبەران نەدراوە و دەموچەش بە پاشە کەوت درراوە. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لە کابینەی نۆدا دەموچەی فەرمانبەران نەدراوە و دەموچەش بە پاشە کەوت درراوە. علی حەمە ساڵح ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە پەیامێکی ڤیدۆییدا بڵاوی کردەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا دەموچە بە تەواوی نەدراون. 7 موچە لە ساڵی 2020 لەگەڵ 3 موچەی ئەمساڵ بۆ مانگەکانی 10 و 11 و 12 هەروەها دەموچەش بە پاشە کەوت دراون. 4یان لە ساڵی 2020 و 6 موچەیان لە ساڵی 2021دا بوون. وتیشی بە تێکڕا 11 تریلیۆن دینار موچەی فەرمانبەران نەدراوە. ئەوە جگە لە پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران کە بە نزیکەی 2 تریلیۆن دینار دەخەمڵێنرێت. حکوومەتی هەرێم ڕۆژێک پشووی ڕاگەیان. فەرمانگەی میدیا و زانیاری بڵاوی کردەوە ڕۆژی 18 ئەم مانگە لە سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان پشووی فەرمی دەبێت. ئەمڕۆ چوارشەمە فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێم لە پێگەی فەرمی خۆی بڵاوی کردەوە لەسەر پێشنیاری مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕۆژی 18 کانونی یەکەم کە دەکاتە ڕۆژی دووشەمەی داهاتوو بەهۆی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لەسەر جەمدام و دەستگاکانی هەرێمی کوردستاندا پشووە و ڕۆژی سێشەممە داوامی فەرمی دەست پێ دەکاتەوە. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکاتەوە. وەزیری ئەوقافی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە نزیکترین کاتدا شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بابەتی دارایی و موچە سەردانی بەغدا دەکاتەوە. ئەمڕۆ چوارشەممە پشتیوان سادق وەزیری ئەوقافی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داوتی حکوومەتی هەرێمی کوردستان لە خەمی موچە خۆراندایە و هەموو هەوڵی خۆمان بۆ دابینکردنی موچە دەدەین. لەبارەی و موچانی تاوەکو ئێستا نەدراون پشتیوان سادق ئاماژەی بەوەدا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیران بە فەرمی داوایان لە عێراق کردووە ئەو موچانەی نیان ناردووە بینێرن تاوەکو لەگەڵ داهاتی ناوخۆدا بەشی بکەن، بەڵام تاوەکو ئێستا عێراق وەڵامی نەداونەتەوە.